بەخوا بۆ بەخوا بەرناکەوێت والله حەزلێتی بەڵێ ئەمڕۆ لە یادی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت لە هەڵەبجە شاورمەیەک خواردنی کردوتە خۆڕایی و ئەوەی لێرە دەبینێت زۆربەی زۆر یان هەر هەمووی هەر منداڵە اینجا پێم خۆشە لەگەڵ مناڵەکان قسە بکەم ئاوەرە قسەزم چۆنی باشە حاڵر بزانم ئەمڕۆ هیچ ئەزانی ئەمڕۆ چییە؟ ئیمڕۆ یادی پێغەمبەرگیانە باشە هاتوون بۆ لەفە خواردن؟ بەڵێ ئەی خواردە؟ بەخوا بۆ بەخوا بەرناکەوێت والله حەزلێتی؟ بەڵێ ئەی چی لێرە ئەمێنیتەوە تا بەرەکەوەیان چی؟ ئەرە وڵە ئەمێ بەرەکەو ئایچ تانەی خۆی ناڕۆیتەوە؟ ئایچی کاکە تۆ چۆنی؟ ئەڵان باشە ئەحاڵێ خواردێ لەفە خوارد؟ ڕەڵاگران خوارد جانی؟ یەک یەک نانە؟ ئەیتر بۆ ناچی ئێرە چۆڵکەی؟ چۆڕی برامەکەمەکەم چاڕی براکێتەکەی؟ خۆش بوو بەلاتەوە؟ هەرڵا تۆ چۆنی باشم دڵەکەم تۆ چۆنی؟ هەڵا باش ئەحاڵێ تۆش لەفە خوارد؟ نەوەڵا تۆش لەفە خواردووە؟ باشە بە ساقەوە بم ئێستەیەم ئەمڕۆ هیچ ئەزانی دەربارەی ئەمڕۆ؟ یادی پێغەمبەر سەڵا عەلەیهی وسەلەمە یادی لەدایکبوونیەتی؟ بەڵێ گلەی و چی ئادەی؟ وەڵا لەبەرەوەی لە بەیانی ئاڵێ ئاسایی لە سەعات 4 شارمەی گەبێنەدا باشە تاوە بەسە ئەمە دۆخی ئەم شوێنە ئاوەرە وتە چی گوڵەوە؟ دەستی خۆش بەخوا کچەکانی پێش خستوێ کچەکانی پێشخست؟ بەڵێ نۆرە بڕۆتان کرد؟ بەڵێ دەستا خۆش بێت چێکی لێرە وەڵا چاڕەی شاورمەم بمێنێ دەمێکە چاوەڕێەکەی؟ ئەرە وڵات دەمێکە چاوەڕێ لە ساعت 4 لێرە وەساڵ ئەرە وڵات لەکوێ زانی و شاورمەدا بەشەکە؟ وەڵا و ماڵی باوامە ئیترە لێ بینیم ناڵ لێوە ساڵمژی خۆم تێکرد ئەرە وڵا بۆ تا ئێستا بەرە نەکەوتۆ لەو دەم وەڵا دەی نایڵم ناڵ نایڵم تانەی خۆی ناڕۆیتەوە؟ نەوە وەڵا وڵای بەبوونی ڕژن دایبوونی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ ڕۆمان کرد بە فریتر ئەوەی مناڵە خۆشەویستانێمان کۆبوون چیتانەیە چیتان کردووە بە وڵای شاورمەی مریش بەشی 300 نەفەر خواردنمان کردەوە بە فری وەبزانم زۆربەی زۆری مناڵە لێرە وڵا زۆربەی زۆری مناڵە قەرار بوو درەنگانێک دەست پێ بکەن بەس وڵایتر مناڵەکان هاتن بەرەو لای مەخزەنەکەمان و لۆدێ زۆرمان لەسەر بوو مەجبور بووین لەبەر دراوسەکانی ئێمە دەمێکە دەستان پێ کردووە؟ وڵا هەمووی 40 دقیقە 30 دقیقە چەندێکی تر بەشەگا ئەگەر ئەو مناڵە زانینا وڵی تا 12 ڕابەست ئەوە بێ خەبەرکی سعادێتر ناگیر ڕۆژانی تر تا ساعت 12 شەکەن تا یەکی شەکەی ڕۆژانی تر ئەرە وڵا بەسم ڕابزانم لە مای 2 ساعتام وڵای لە ماوەی ساعت 2 ساعت ئینشاڵڵا تەواوێکی هەدەفتان ئامانجتان لەم بابەتە چییە؟ وڵای ئەو خەڵکە چینی توێژاژارە هەر بۆ خۆی ئیسفادێ بکەن ئەرە وڵا مناڵەکان کاردانەوەیان چۆنە؟ وڵای دڵیان زۆر خۆش